سلااو من ناوم کانیە ئەوە ڕاهێنەری داهێنەرانم تۆش یان داهێنەری بەرهەم و شێوازی خزمەتگوزارەیەکی تازت هەیە کە نوێت هەیە کە هێناوتە ناو بازار یان فکرێکی تازت هەیە فکرێکی بازرگانی تازت هەیە و نازانی چۆن بیکەی بە عەمەل چۆن بیکەی بە بەرهەم بە بیهێنێ ناو بازار یان لەوانەیە حەزت لێ ببی بە داهێنەر و فێربی پێت خۆش نەبێتی دیکە کارمەند بمێنی پێت خۆشە لە بواری بازرگانی و لە بواری داراییەوە سەربەخۆبی لەوانەیە هەر کەسێکیش بیکە بزانی کە ئەوە بۆ تۆ دروست نەکراوە تو ناتوانانی هەر ببی بە داهێنەر کەسایەتێکی وات نییە من وەکو کەسێک کە نزیکەی 10 ساڵ تەجروبەی ئەوەی هەیە کە هەم خۆم داهێنەر بووم و پرۆژەهای جیاوازم هەبووە بەرهەمی تازە هێناوە یا شێوازی خزمەتگوزاری شێوازی ئەنجامدانی ئیشی بازرگانی بە شێوازی جیاوازم هێناوەتە ناو مارکێت و خۆشم لە پەنای کەسەکان شەریکەکان ئەو شوێنانە بمە کە فکرەی یا پرۆژەی تازایان هەیە بازرگانی و یارمەتیم داون وە خۆشم کەسێکم کە خوێندەواری ماستەری EMBA بۆ ڕاهێنانی پێشەسازان و کارسازانم هەیە هەموو ئەو هۆکارانە وای لە من کرد کە ئەو کاناڵە دەست پێ بکەم من لە مێژە حەز دەکەم کە بێم بۆ خەڵکی کورد بۆ گەنجەکانی کورد بۆ ئەو کەسانەی کە کوردن و فکری تازەیان هەیە قسەیان بۆ بکەم و پێیان بڵام کە من دەتوانم توانای ئەوەم هەیە یارمەتیتان بدەم و فێرتان بکەم بەداخەوە کۆمەلگای ئێمە زۆر بەقەوەت نییە ناتوانین منافس ڕقابەت پێشبڕکەی لە بواری ئەقتصادیەوە لە بواری بازرگانیەوە لە بواری ئابووریەوە ناتوانین پێشبڕکێ بکەین لەگەڵ وڵاتەکانی دیکە کەمە خۆمان لە هەستا لە پاشین لەبەر هەموو ئەو کێشە سیاسیانەی کە هەمانە لەبەر هەموو ئەو کێشە جوغرافیانەی کە هەمانە کێشە کۆمەلگایەکانی کە هەمانە هێستاش خودی خۆمان خەڵکی کورد لە هیچێک لە وڵاتەکانی کە تێدا دەژین سربەخۆنینەوە ناتوان بۆ خۆیان بۆ ژیانی خۆیان بۆ داهاتوی خۆیان وەکو کۆمەلگا بڕیار بدەن بەس ببووە زۆر یارمەتیمان بەدەست ناگا یان ئەوەی کە لەوانەیە مدارمان نەبێ فکریەوە نێتە ناو مێشکمان کە ئێمە بمان هەوێ بە شێوازێکی تازە یا بمان هەوێ ئیشێکی تازە بکەین بەس من پێتان دەڵم بە وردی بە وردە چۆن ببن بە داهێنەر بە چۆن منتاڵەتی خەڵکی کورد دەتوانێت بگۆدرێ ببێت بە خەڵکێکی مێشکێکی کراوە لە بواری بازرگانی چ دیکە پێویستمان ئەوەی نەبێ کە کەسێک بێ ئەمە هەڵبژێرێ کەسێک بێ ئەمە ئێستەختامکە یا پارەیەکی کەمان بداتەیە ئێمە دەتوانین هەمومان وەکو کورد تۆی کە جۆ لە من ڕادەگری ئێمە هەمومان دەتوانەماندا هەیە کە ببین بە پێشەساز کە ببین بە کارساز بۆ خۆمان و بۆ خەڵکی ناو کۆمەلگای خۆمان بۆ خۆمان و بۆ بنەماڵەی خۆمان بەڵام لەوانەیە هەمومان وەکو یەکتر بەختەوەر نەبین لەوانەیە کەسانێک هەبن کە لە مناڵیوە فێرکرابن ڕاهێنرابن یا دیتبیان یا کەسێکی ئاوایان لە پەنا ببێ یان فێرکرابن یاخود پشتگیری کرابن لە بوارەیەوە بەڵام زۆربەی من کە کوردێکی ڕۆژهەڵاتم دەزانم کە خەڵکی ئێمە لە کوردستانی ڕۆژهەڵات سەپۆرت یا پشتگیری ماڵیان بۆ ناکرێت لەوانەیە زۆر بەکەمی هەبن ڕێکخرا وشت کە من ئاگام لیانێ کە بێن ناو کوردستان و ناو خەڵکی ئێمە و بیان هەیە فێریان بکەن بیان هەیە ڕاهێنانیان پێ بکەن بەڵام
من گوێم لێ نەبووە ئەگە هەیال زۆرم پێخۆشەوە کە بۆم بە کۆمنت بنووسن. من و تۆ هەردووکمان پێویستمان بە یەکترە. من پێویستم بە تۆیە چون حەزم لێیە ئەو کێشانەی کە ئەو ئاستەنگانەی کە من هەم بووە لەو ڕێگایدا، ئەو هەڵانەی کە من کردومە، ئەو ڕێگا غەڵەتانەی کە من پێیاندا ڕۆیشتومە، دەگەڵ ئێوەی بەش بکەم و ئێوە تووشی ئەو کێشانە نەبن، ئەو هەڵانە دووپات نەکەنەوە. و ئەگەریش ئەو کێشانەتان هەیە یان خۆت ئەو هەڵانەتان کردووە، بێکە و فێر بین چۆن دووپاتی نەکەینەوە. تۆش پێویستت بەڕاهێنەرە، کەسێکە لەگەڵت بێ لەو ڕێگایدا و فێرت کە پێت بڵێ چی بکەی و چی نەکەی، کاتێککە تووشی کێشەیەک بووی، کاتێککە هەڵەیەکت کرد، کاتێککە ماندوو بووی، کاتێککە حەزت کردی بەردەوام نەبی، کەسێک بێ پێت بڵێ کە نا یەک دەقە ڕاوەستە، یەک خولەکێک ڕاوەستە، بیر بکەوە لە دوورڕە، کەسێک بێ کە سەیری تۆ بکە و سەیری پرۆژەکەی تۆ بکە، کەسێک بە تەجروبەی هەوێ، کەسێک بە بزانەیە داهێنەری چۆنە، سەختیەکانی پرۆژەیەکی تازە، فکرێکی تازە، بەرهەمێکی تازە کە تا دێتنەوە بازار چۆنە، چییە؟ کەسێک بێ کە لە خۆت تەجروبەی زۆرتر بێ، لە خۆت باشتر بزانێ. بۆیە ئێمە پێویستمان بە یەکە، پێویستمان بە یەکە کە یەکتر یارمەتی بدەین لەو ڕێگایە. بۆیە بەردەوام بە سەیری ڤیدیۆکانیم بکە، بزانە من باسی چی دەکەم، من چۆن وردە وردە فێرت دەکەم کە چۆن بەقەوەتر بەهێزتر بچێ پێشێ لەو ڕێگایی. ئەوە بۆ تۆ بوو کەسێک کە داهێنەری بەرهەمت هەیە، ئەو کەسێک کە بەرهەمیشی ئێستا نییە، فکرەی هەیە، هەمان ڤیدیۆکان بۆ تۆش باش دەبێ. من لە ڤیدیۆکانی داهاتوومدا وردە هەنگاو بە هەنگاو فێرتان دەکەم، وەکو مناڵێکی تازە، مناڵێکی ساوا کە گاگۆڵکەی دەکا فێری ئەوەرە بێتە سەر پێی خۆی و وردە هەنگاو هەڵێنەیە هەتا ئەو کاتێکە ڕادەکا هەڵدێ و فێر دەبێ بەبێوەی کە بیری لێ بکاتەوە کە چەند زەحمەتە بە ڕێگادا ڕۆیشتن. تۆش بڕیارە بات لێبێ لە کەسێکی ڕاکە هیچ فکری تازەی نییە، دەگێ بە کەسێک کە فێر دەبی چۆن ببێ بە بازرگانێکی باش، بەڵام بازرگانێک کە بە شێوازێکی تازە ئیشێکی تازە دەکات، کەسێکی دیکە کۆپی ناکات. تۆ بڕیارە بات لێبێ. بۆیە بەردەوام بە بۆم بنووسم، زۆرم پێخۆش دەبێ بە کامنت بۆم بنووسن کە بیرۆڕاتان چییە، یان ئەوەی کە پێم بڵێن کە ئاستەنگەکانی ئەو ئیشە چی. بەڵام ئەگەر هەستان لێیە من بەردەوام بن پێم بڵێن چۆن بەڕای ئێوە باشترە، باسی چی بکەم باشترە، یان چی لەلای ئێوە لە کۆمەلگای ئێوە گرنگترە بۆی کە باسی بکەم. چەندین ساڵە حەزم لێ بووە کە ئەو کاناڵە دەست پێ بکەم، بەڵام بەداخەوە نەمکردووە. وەکو کوردێکی ڕۆژهەڵات زمانی کوردی سۆرانی من قسە دەکەم، نەگەوەی کە لە ڕۆژهەڵات بەس کوردی سۆرانی هەبێ، کوردی کرمانچ هەیە، کوردی کەلهۆر هەیە، ئەوانە دیکەش هەموو هەنا و زمانی فارسی هەمە دەرسمان خوێند و فێری بووینە و زمانی ئینگلیزی فێر بووینە، بە زمانی ئینگلیزی ئیش دەکەین و زۆربەی لەوانەیە زمانی دیکەش بزانین. بۆم زۆر زەحمەت بوو کە بڕیار بدەم بە کام زمان من باشترەکە بێم لێرە قسە بکەم، بە زمانی فارسی بێ، کەگە بە زمانی فارسی بێ کوردەکانی دیکە لە سێپارچەکانی دیکە لێم تێناگەن لەوانەیە، یانەوەی کە بە زمانی ئینگلیزی بخۆ هەمومان خۆی بەداخەوەی ئینگلیزی نازانین، یاکرد بە زمانی کوردی سۆرانیش بێ زیادەی کوردەکانی ئێمە کرمانجی دەزانن قسە دەکەن. بۆیە بەڵام لە ئاخیردا بڕیارمدا کە دەست پێ بکەم بە کوردی
و سەبتایتەلی ئینگلیزی بۆ دانێم، کوردی سۆرانی، کوردی کرمانجیش تێدەگەم باز ناتوانم قسەی پێ بکەم. و هیوادارم کە لێم تێبکەن لە کوردیەکەم تێبکەن، هەرچەند دەزانم کوردەکەی من زۆر کوردی نییە و ئەگەر وشەیەکی غەیری کوردیشم بەکارهێنا زۆر خۆشحاڵ دەبم کە ئێوە بۆم بنووسن بڵێن کانی ئەوە غەڵەتە لە جیاتی ئەوەی بڵێ بە کوردی، من زۆرم پێخۆش دەبێ بۆم بنووسن با یەکتر زۆرتر بناسین و پێویستیەکانی یەکتر باشتر بناسین. تا کاتێکی دیکە ڤیدیۆیەکی دیکە خواتان لەگەڵ بێ.